کاتتان باش گوڵەکانی من بۆ ئەمڕۆ شتێکی زۆر سادە و ساکارمان داناوە دروستی کەینەوە بێکەوە بۆ پێدەویستەکانی زۆر کەمن و زۆر بەردەستن. یەکێک لە پێدەویستەکانی کوپێکە کوپێکی سەفەری ئەم نوعە و کەتیرە مقەس لەگەڵ ئەم داوە ئەمە لێکی شێوی گوێنیایە داوێتە شێوی گوێنیایە زەمە زۆربەی ماڵەکانە هەیە زۆر بۆ ئیشی دەستی بۆ کاری دەستی بەکارێنرێت. سەرەتا چەکەین سەرەتا کوپەکە ئەهێنین ئەیبڕین بەم شێوازە ئەبێت هەموو ئەم تاڵانە هەوڵبێ بێت پێوانە بێت. بەم جۆرە ستێپەکانی زۆر کەمن بەڵام نەتیجەیەکی جوانمانەیەتێ. ئەم کارە زیاتر بۆ گرێدەکانی بۆ پۆلەکانی 5 تاکو 8 یان 9 ئەتوانن دووبارەی بکەنەوەوانە بەستم بۆ 5 بۆ خوارەوە لەوانەیە تۆزێ کارێکی ناڵم پرسە بەڵام لەوانەیە تۆزێ تواناتان بەسەریان نەشکێت. ئەم بەم جۆرە لێ ئەکەین بەم شێوازە جام پێشە تۆزێکم لێ بڕیمەوە لێرادام ناوە بەجیا دەبری ئۆتۆپە قورسە بەدەستمە بە کەتیرێک یاخود بە تیپێک توانین بڵێن ئەمن نەفکەمەوانی لێنەبێت بە کەتیرێک یاخود بە تیپێک ئەمە چی لێ ئەەکەم ئەچەسپێنم لە بنی پەرداخەکە. ئەگەر تیپێک بێت باشترە من بەم جۆرە بۆچی باشترە ئەوەی باشتر کاڵێن خۆی پێوی لیکاوە و پێویست ناکە ئەمە دەستی پێوە بگرین بەڵام کە بەم کەتیرە پێوێکین بێت تۆزێ هێواشتر دەستی لەسەردانین تاکو چی ئەبێ تاکو نێتە دەرەوە تا تۆزێ وشکە بێتەوە. چی ئەەکەین لەمە بە دوای ستێپەکان تۆزێ دووبارەن بەم شێوازە بە شێوەی چنین ئەیهێنین ئاواهی گەر سەیر بکەن ئاوای دەهێت گەر ئاواش داینێ لەوانەیە ئاسانتر بێت ئیشەکەمان. ئەم شێوازە ماسوڕێنی لە ئاگامان لەبێنە ئاڵە لەکتریەوە و لەبەرەوە لەگەڵ هەر تێهەڵکێشەکە ئێمە چی بکەین توندی بکەینەوە لەبەر ئەوەی نەتیجەیەکی تونگ تۆڵ و جواندار بەدەستەوە. باشە بڵێ من پێستم بکەن بە جوانی بەوتی تاڵێک لەمدی و تاڵێک لەودی شتێکی زۆر ئاسانە سیرکە هەر لە بچەی خۆتا گەرزیکی یان هەر ئەوەت زەحمەتە تا ڕیزێک دوانەکەیت کە دوایی خۆی شتەکە وەکو پرت چۆن پرچەکە هۆنیتەوە یاخود چۆن چینێکی ئاسایی ئەەکەیت بگرە چینی ئاسایی شوێنترە ئاسانترە. بەم جۆرە توندی ئەەکەینەوە ئەم بە شێوازێکی خولاوە ئاوا بەردەوام ئەبین. باشە دەسەیەکە من هەنێجار من ژێنەجار لەم تێکەڵە بێت و ئەڕۆمە تاڵیا دووجار تاڵەیەکەمەوە بە یەکێکی ترا بەڵام ئەوێ وریابین پێش ئەوەی زۆر بڕۆین چاکی بکەینەوە.
گوڵەکانم بەم شێوەیە هەتا کۆتایی هاتین. پاشان چی ئەەکەین؟ ئەمە بە جۆرێک کۆتایی پێ ئەهێنین لێرەیە هەر بە لێکاڵان بەم جۆرە بەم جۆرە. پاشان ئەمەی ئەم قەراخانی ئاوا لێ ئەەکەین، ئەتوانین بیبڕین، ئەتوانین هەر ئاوا بێنوشتینەوە بۆ جوانی بە ئارەزوی خۆت چۆن پێ باش بوو توانی وای لێ بکەیت. بەم شێوازەی لێ هات. ئەگەر لێرەوە سیر بکەن چینێکی وردە ئاوا دەرچووە. ئەتوانین ئەمانە ببڕین، زۆر ئاساییە، ئەتوانین بەم قەستە بیبڕین، بەڵام ئەگەر نەشی بڕی هیچ شینێکی وای نییە. ئەتوانی ئاوا بیبڕی. بەس ئاگات لە پێتەکەی بێت هەڵمەوەشێتەوە. تر ئەمە توانین بۆ زۆر مەبەست بەکاری بهێنین. بە نمونە توانین ئەکسسوارات تێبکەین، هەر شتێکە خۆت حەزت لێ بێ ئاواتی بکەیت و داینەی، یاخود دەتوانی کەلوپەلی ئارتی تێبکەیت، بۆ نمونە ئاوا دانی لەسەر مێزەکەمان، شەوێکی جوانی هەیە و ئەو شەوێکی کۆکراوەشە. یاخود ئەتوانین چی بکەین؟ هەنێک شیرینی یا خورمایە هەرچێک بێ کە تێکین، بەڵام ئەگەر بۆ خواردن بەکارە هێنا تکایە بە کەتیرە مەیە لێرە، تەنها تیپێکی لەبە، تیپەکە دوایی لێ ئەبێتەوە و هیچ زیانێکی بۆ سەر تەندروستیمان نابێ. توانین ئاوا داینین. گوڵەکانم من جۆرە هاتیینە کۆتایی ئیشی ئەمڕۆژمان، هیوادارم بەدڵتان بوو بێت و هەر کەس حەزی کرد دووباری بکاتەوانێ، من پێم خۆشە بێت و ئەتوانن دووباری بکەن و نەتیجەکان چی کارەکانم بۆ بنێرنەوە. کاتێکی خۆش.